ئاراس میرانی. لە دڵمدا بێوێنەیە ئازیزەکەم دوو چاوانت بە خەیاڵیش هەر تۆمەوێ دێمەوە پێگەی ژوانت وەک چۆن بڵێ وەرزیەوین لە ڕوخساری تۆ بینم تا هەمیشە خۆشمەوەی دڵنیە بە باشترینم گیرۆدەم من بەو چاوانە دێمەوە لات لەم شەوانە تۆ لە لای خۆم کە بینم چیتر دڵ ناگرێ بەهانە گیرۆدەم من بەو چاوانە دێمەوە لات لەم شەوانە تۆ لە لای خۆم کە بینم چیتر دڵ ناگرێ بەهانە چی خاوت هێلانەیە بۆ پەنجەکانم تێر بن و دڵنیام هەتاوی سبەی لە ڕوخساری تۆ دێتە ڕوو بمێنەوە لە ژوورەکەم ئەبم بە مۆمێک لای سەرت تاریکیت لێ حەشارەکەم گەشاوە بێ دەور و بەرت گیرۆدەم من بەو چاوانە دێمەوە لات لەم شەوانە تۆ لە لای خۆم کە بینم چیتر دڵ ناگرێ بەهانە گیرۆدەم من بەو چاوانە دێمەوە لات لەم شەوانە تۆ لە لای خۆم کە بینم چیتر دڵ ناگرێ بەهانە